سڵاتان لێبێت ئەمڕۆ هاتووم بۆ پیشاو یەکێکە لە ناوچە زۆر جوانەکانی هەورامان سروشتێکی زۆر تایبەتی هەیە ینی کە ییت ئێرە بەڕاستی نەزانی سێرچی پێ سروشتەکەی ئەوە نەجوانە جا خەڵکێکی زۆر هاتوون هەتا لێرە کەمپینیان کردووە چەندین گروپی شاخەوانی لێرن حەزەکەم هەندێک کورسیاریان لێ بکەم بابزانام چۆن ئەم ناوچیان هەڵبژاردووە لەم جەوە گەرمەی کوردستانە ئێرەیان چۆن پێخۆشە چۆن هاتوون بۆ ئێرە فەرموون ئەیبینن ماشەڵڵا دارەکانی بەم شێوازەیە بجا من ئەمە وەڵا نازام ئەمە چییە با ئەوە نەکەم سروشتەکەی زۆر جوانە زۆر تایبەتە بەڵام هەندێک شوێنی تەلبەن کراوە یاخود باشریتی سوور دیاری کراوە لە بەرەوەی بۆ سەلامەتی گەشتیاران کێنە ئەم ناوچەیە چووکە حاڵەتێکی نەخوازرا و ناخۆش لە ماوەی ڕابردووە ڕوویە بەڵام لە ڕووی ئەمنیە و زۆر پارێزراوە چەند کەسیان داناوە کە چاودێری شوێنەکەکەن و ئاگاداری ئەو گەشتیارانەشن کێنە ئێرەوە تەندروستیتان چۆنە ئەمڕۆ چۆن هاتون بۆ ئەم ناوچەیە چۆن ئەم ناوچەیەتان هەڵبژاردووە زۆر سپاس ئێمە وەکو ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی گروپێکمان هەیە بەناوی گروپی شاخەوانانی شار هەر جارە و هەر هەفتە و بۆ شوێنێکە چین زۆربەی کات گروپەکان گەشتی شاخەوانیەکان بۆ شاخە بەرزەکان و لوتکەکان لە ڕاستیە زۆر جار بەوەی وەرزی گەرمایان سەرما شوێنەکان نەگۆڕین ئێستا لە وەرزی گەرماین پێمان خۆش بوو کە بینە ئەم سنوورە کە لە ڕاستیە سنوورێکی زۆر جوانە هەتا بڵێیت شوێنێکی دڵگیر و باشە ئەتوانین بڵێن سروشتەکە تێک نەدراوە بگرە جوان کراوە ئێمە وەکو گروپی شاخەوانانی شار ئاسوودە بووین ئەوەی کە باسەکرا کە هاتین بە زیادەوە بینیمان ناوچەکە وەکوتم سروشتێکی زۆر جوان و تایبەتیە چەندی پردی بەم شێوازە لێیە ئەو گەشتیارانەی کێنە ئێرە بەردەوام خەریکی وێنەگرتنن یانی ئەگەر لە هەر سوچێکی ئێرە بڕوانیت کۆمەڵە گەشتیاری زۆر تایبەت و جوان لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە هاتوونەتە ئێرە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش واروەها بۆ وێنەگرتن لەم سروشتە جوانە من ئەمەوێت بڕۆم هەندێک گەشتیاری تر بتوێنم بەڵام ئەوان چۆن باسی شوێنەکەکەن وێنە چی دەگرت سروشتەکە جوانە سروشتەکە زۆر جوانە بەڕاستی سروشتێکی زۆر تایبەتە ئەمڕۆ هاتون بۆ ئەم ناوچەیە پێم بڵێ ئەم ناوچێتان چۆن هەڵبژاردووە لەکوێوە هاتوون سروشتەکەی چۆنە بەلاتانەوە بەڕاستی ئێمەش ناوچەکە یەکەم جارمانە بین وەکو گروپی شاخەوانانی شار هاتوین یەکەم جارمانە بیبینین ئەویش لە ڕێگەی سۆشیال میدیا و فەیسبووکەوە بینیوانە پێم بڵێ باشە باسی سوشیال میدیات کرد سوشیال میدیا زۆر کات ئەبیستین کە خراپ بەکارهێنرێ بۆ مەبەستێکی تر بەکارهێنرێ سوشیال میدیا تا چەند هاوکار بۆ لە ناسانی شوێنە گەشتیارەکان کە ئێوە وای کردو لە سلێمانە و بێنە هەڵەبجە بێنە هەورامان بۆ ئەم شوێنە ڕاستە فەرمیش دایما سوشیال میدیا کاری چاکەی هێت کاری خراپەشی هەیە حتما ئێمە بۆ کاری باشەکە بەکارێنین لەبەرەوەی وەکو گروپی شاخەوانانشە منوە بەشی ڕاگەیاندنی گروپەکە هەمیشە چاوم لەسەر ئەو شوێنە گەشتیارانە و شوێنە خۆشانەیە کە هەڵی بژێرم بۆ گروپەکەم تا بە خەڵکی ئەندامانی گروپەکەمی بناسیێن و بە خەڵکی شارەکەم کە سلەیمانی بیناسیێنی زۆر باشە مادەم جەماعەتی ڕاگەیاندنی گروپەکەتی هەڵبەت کۆمەڵێک خانم هەمیشەیەن لەگەڵتانە جا ئێمەی خانم بەردەوام حزمان لە وێنەگرتن و ئەو شتانەیە تۆ بینە چۆنە لەگەڵ وێنەگرتن وێنەی جوانیان نەگری لە سروشتەکە ڕاستە فەرمووی هەمیشە ئافرەتەکان دڵیان ناسکە شوێنێک هەڵە بژێرن بە دڵی خۆیان چەند وێنەیان بوێت بۆ ڕاگەیاندن ڕاستمەکانیان بۆ شانێردنەوە زۆر تەبیعیە خێر بێن بۆ ئەم دەستی چاوە خۆش بێت خانێکی ترە لەو گەشتیارانی کە ڕووی کردوتە ناوچەی پیشا و ئەمەوێت لەسەر سەلامەتی شوێنەکە پرسیاری لەکەم سڵاو لێبە سەرچاو بەخێر بێن ئەمڕۆ چۆن ئێرەتان هەڵبژاردووە ئەگەر باسێکم لە سەلامەتی شوێنەکە بۆ بکەیت چووکە ڕێکاری تۆند گیراوەتە بەر بۆ پاراستنی گەشتیارەکانی ئێرە باسییان کرد کە ئارامێکی زۆری تایە و بۆیە لەم کاتەشا کە من ئەو شوێنانەی کە ماون بە ئارامی و هاوکاتیش بە حکوەوەی کە دەرەوە گەرمە و ئێرە چڵترا شوێنێکی گەشتیاری تایبەتە بۆیە بڕیارماندا ئەمڕۆ هەمومان گروپێکین پێکەوە بینە ئێرە ڕێکارەکان لێرە بەلاتەوە چۆن چووکە کۆمەڵی کەس بەردەوام چاودێری شوێنەکەکەن ڕەنگە ئێوەش منداڵتان لەگەڵ بە یان گەشتیارەکانی تر مناڵیان لەگەڵا ڕاستەکەی کە هاتین زۆر دڵخۆش بووم بەوەی کە لەگەڵەوەی خەڵک زۆر شتەکان پیس ئەەکەن بەداخەوە ژینگەیەکی مەسەن ژینگە جوانەکانمان لێ پیسکراوە بەگشتی بەڵام ئێرە هەم ئارام بوو و هەمی ژەگەڵیا سروشتێکی زۆر جوانی هەبوو هاوکات ژینگەیەکی پاکی شێ بوو لە بەرەوەی دڵنیام لەوەی کە پاکی ئەم ژینگەیە پەیوەندی بە دەست و ماندووبوونی چەند کەسێکەوە هەیە کاک ئەزۆرێکی ترە لەو گەشتیارانی جەمتەنەوەگە فێربووم دەستێکم میست دەنگ و باس چۆن هاتی بۆ ئێرە لەکوێوە هاتووی من خەڵکی لێرم بەڵام هەموو کاتێک سنووری ئەحمەداوە زەڵمم زۆر پێخۆشە یەک لە شوێنە هەرە خۆشەکانی کوردستانە هیوادارم هەموو گەشتەکان ڕوو لەو شوێنەکەن بەڵام هیوادارم ژینگەی جوان پارێزنەبەرەوەی ئەم
خەور و خاشاکە کە لەو سنوورە دەرنەوە لەگە خۆیان بیبنەوە لە ناتەنەکە خۆڵە بکەن زۆر ئێمە سوپاسیانەکەن چی ئەمە مرچی هەموو کوردستانە یعنی هەری هەورامیەکان نییە ئەم شوێنەیە یعنی مرچی هەموو هەرێمی کوردستانە یعنی بار چوار پارچەوە لە بەرەوەی شوێنێکی گەشتیاریە حەزی وادارم هەموو جارە گەشتیارەکان کە هاتن لێرە خۆر و خاشاکەی بنەوە بۆ سنوورەکەی خۆیان یان تەنەکە خۆڵەکان هێنە لەسەر جارەکان لێ دەداینن ئێمەش خۆش ئاڵە بین زۆر باشە تۆزێک پێشەوەی ئێمە دەست پێ بکەین هەنێک گوشی هەورامید بوو مخۆم هەورامینیم هەورامی نازان بەس کەلیماتەکان لە زمانی تۆ زۆر شیرینتر بوو بەخۆ هەرەوەی دەزانم برێ خاسەنی خۆشەنی خاسەنی وەشەنی نازان وەشەنێکە تەواوە منیش نایزانم بەس ئیترە بە برادران پێمان بڵێ برادەکان زۆر هەورامی زۆرە برادر ڕەفیق و دۆستەکان پێیان بڵێ فێری هەورامید کە چکم زمانێکی بەڵام کورسە تێگەم لەگەرە تێگەم کاتێک بە گروپی گەشتیاری یا لەگەڵ خێزانەکە دی یا خزمان و دۆستانی هەولێریشمان بۆ هێنیتە هەورامان نانا من هەموو خزم کەسەکان کە لەولێرەوە دێندانینەوە سنوورە لە بەرەوەی ئاشنابن بۆ سنوورە و شێو سنوورەیەک لە سنوورە خۆشەکانی کوردستانە هەورامان ینی بەو دەرەجەیە کە دەرەجێت خێر بن سەر چاو چێژ لە شوێنەکە ببینین ئینشەڵڵا ئینشاڵڵا چێژی لێبین و گوێژە سوتا بەڕاستی زۆر بەگران بووم لەبەوەی من کەسێکی شاخەوانم بەڕاستی وەکەوەی مناڵەکی من بستێ ئەوە ئەوەندە متاسیرم بۆ شاخەوە چێ ڕۆژانە ئێمە هەفتەی 2 ڕۆژ لە گروپی کۆمەڵی شاخەوانی سلێمانی لێ دەرێمە زۆر دڵتەنگ بووم بەمەوە بۆ هەمومان بەڕاستی دڵتەنگە چکم هەر پاچێکی کوردستان ئەگەر بستێک خاک بێ ئازێتی پێ بکات دڵی هەمومان ژانەکە چکە دوجار کوردستانە بۆ هەمومان لەبەرەوەی زین بۆچی من وا دەرم لەبەرەوەی من ڕۆژانە هەفتەی 2 یەکشەمە و چوارشەمە لە کافاتێ لەو وێندەرێمە کۆمەڵی شاخەوانی سلێمانی یعنی وەکەوەی دەستەی خۆم دەستێ یعنی ئەوەندە پێم ناخۆش بوو ئینشەڵڵا شوێنەکە ئازێتی نابێ هیچ شوێنێکی کوردستانیش ئازێتی نابێ هیوادارم ئەگەر گەشتیار ئەگە هەر کەسێکە با وانەکە بۆ کوردستان بستێتن چێ کوردستان با سەوز بێ کوردستان ئەوە نییە دڵی بستێ گوناعە دەبێ هەموو کاتێک دەستێن با گژوجیاکانشمان نەستێنن با ئێمە با منتیقەمان سەوز و جوان بێ ئینشاءڵڵا بەردەوام هۆشیاری بڵاوکرێتەوە بەردەوام ئاگاداری بڵاوکرێتەوە هیوادارم هاوڵاتیان یارەمی کوردستانیش وەکو کاکە باسی کرد بەردەوام ئاگاداری شوێنە گەشتیارەکان بن ئاگاداری بست بە بستی خاکی کوردستان بن دەزای ئێستا چەند خۆش ئێستا ها سەیرێک ئەو سروشتە جوانەمان هەیە وایە بەڵام ئەگەر هەموو خۆر و خاشاکەک دانەی نیان بیستێنی شوێنەکەی ڕەشە بێت چەند ناشین نەبێت وەکەوەی جەستەی مرۆڤێک سوتا بێ هیوادارم کوردستان هەر ئاوادان بێ